بێگەر تاڵەبانی لە دایکینانەوە بۆ شەکرە وەزیر بیرتانە دوڕۆژ لەمەوبەر وتم جوتیارانی بەسرە ناسناوی دایکینانیان لە بێگەر تاڵەبانی وەزیری کشتتوکاڵی هەرێم ناوە باسی چیرۆکەشم بۆ کردن بەڵام خاتوونی وەزیر هەر ئەو ناسناوەی نییە خەڵکی ڕانی و قەڵازێش ناسناوێکی دیکەیان پێبەخشیوە کە دایکی شەکرە بۆچی دایکی شەکر لەگەڵم بن با ئەم چیرۆکەشتان پێ بڵم لە 8 ئەپرێلی 2021 واتا تقریبا 4 ساڵ لەمەوبەر لە مەراسیمێکی گەورە و شاهانەدا لە سنووری ڕانیە بە ئامادەبوونی بێگەر تاڵەبانی و دەیان گەورە بەرپرس بەردی بناغی پرۆژەیەکی گەورەی وەزارەتی کشتتوکاڵدانرا کە ئەویش کارگەی شەکری بیتوێن بوو بە قسەی 4 ساڵ لەمەوبەری شەکرەوەزیر بێت کارگەی شەکری بیتوێن پرۆژەیەکی گەورە و استراتیژی وەزارەتەکەیەتی و ڕۆژانە 5,000 تۆن چەوەندەر لە زوتیاران وەردەگرێت و لەگەڵ ئەوەشدا 500 بۆ 600 تۆن شەکر لە ڕۆژانەدا دەخاتە بازارەوە خاتوو بێگرد ئەو کاتوتی یەک خاڵی زۆر گرنگ هەیە لە پرۆژەکەدا کە 6,000 جوتیاری سنوورەکە بەگرێبەست کاری بۆ دەکەن و ڕۆژانە چەوەندەر بۆ کاریەکە دەنێرن هەر بۆیە خەڵکی سنوورەکە زۆر دڵخۆش بن بۆ کە لە بێکاری ڕزگاریان دەبێت وەرن لەگەڵم بن با تۆزێک باسی پرۆژەکەشتان بۆ بکەم بە وردی پرۆژەکە لە توانایدایە ڕۆژانە 5,000 تۆن چەوەندەر وەربگرێت زیاتر لە 6,000 دۆنم زەوی بەکاردێنێت لە هەر وەرزێکدا لە دوو وەرزدا کە وەرزی بەهار و وەرزی پاییزەیە بۆ ماوەی 200 ڕۆژ کارگەکە لە کارکردن بەردەوام دەبێت و نزیکەی 6,000 جوتیار لە کارگەکەدا کار دەکات واتە چەوەندەر بۆ کارگەکە بەرهەم دێهێن و 600 کارمەندی دایمیش لە کارگەکەدا کار دەکەن و هەلی کار بۆ زیاتر لە 2,000 خێزانی دیکە دەڕەخسێنێت لە کارگەکەدا ڕۆژانە نزیکەی 500 بۆ 600 تۆن شەکری سپی بەرهەم دەهێنرێت و دەخرێتە بازارەوە بودجەی تەرخانکراوی ئەم پرۆژەیە 71 ملیۆن دلار و لەسەر ڕوبەری 100 دۆنم زەوی دروست کراوە بەڵام تا ئێستا دروست نەکراوە ماوەی پرۆژەکە 2 ساڵە بەپێی ئەو حساب و کتابەی جنابی وەزیری کشتتوکاڵ بێت دەبوو ئێستا هەمومان تووشی شەکرە بووبین بەڵام دوای 4 ساڵ دەرکەوت کارگەی شەکری بیتوێن دیش لەمە بوو واتە هیچ کارگەیەکی شەکر لە سنوورەکە دروست نەکراوە و ئەسڵەن کەس نازانێت ئەو زەویەی بۆ تەرخانکراوە ماوەیان نا هەر لەبەر ئەمەشە دانیشتوانی ڕانیە و قەڵاتزێ و سنووری ئیدارەی ڕاپەڕین ناسناوی دایکی شەکریان لە خاتوو بێگەرت ناوە و پێشی دەڵێن شەکرە وەزیر